گەڕان بۆ دۆزینەوەی باوان یوسفی تەمەن 18 ساڵ بەردەوامە. هاوڵاتیانی خۆبەخش و تیمەیدارەکانی پارێزگاکە هەوڵەکانیان چڕ کردوێتەوە، بەڵام تا ئامادەکردنی ئەم راپۆرتە تەرمەکە نەدۆزراوەتەوە. ئەو خەڵکە من ناتوانم مەسفی و خەڵکە بکەم مەگەر خوا بەداشەوە خەڵکە باتەوە. یا ڕەبی خوا جەزایان باتەوە، یا ڕەبی خوای گەورە لە برایەتی کەمیان نەکا. سوپاسی خەڵکی کوردستان هەمووی بەعام بە تایبەتی خەڵکی ئەم دەڤەرە، یا ڕەبی خوای گەورە بێویانکە خوا جەزایان باتەوە، مەگەر خوا جەزایان باتەوە من ناتوانم. دۆزینەوەی تەرمەکەش ئەوە ئیترەکەوێت دەست ئەڵڵا گیان قەزا و قەدەرە، ئیتر خوای گەورە ئەوە نەبە منیەوە. شوێنەکە سەختەیان چییە؟ نازانم کارتان بۆ ئاسان بکە ئینشاڵڵا. هەر ئەوە نەخوا بێمەیەوە لەخوا بەزیا بێ. سوپاس و ستایش بۆ خوا، شکری خوای گەورەکەین تا ئێستا کوڕیەمە بوو، خۆی یاوێتی خۆشی بردوێتەوە، مەمنونی خۆم. لە چوارچەوەی هەڵمەت و گەڕانەکاندا ئاشاندێکی مەڵبەندی هەڵبجەی کۆمەڵی دادگەری لە ڕووباری سیروان هەڵمەتێکی گەڕان و پشکنینیان بۆ دۆزینەوەی تەرمەکە ئەنجامدا. تیمە خۆبەخشەکان و هەروەها تیمەکانی بەرگری شارستانی غەواسەکان ڕویان کردوێتە ناوچەکانی دەوەرە و ئەوەی کە تا بەلەم بڕوا ئەڕۆن، ئەمە مای خۆشحاڵیە. ئەخوازین هەموو ئەم ماندووبوونانە سەمەری هەبێ و ئەو گەنجە خۆشەویستە تەرمەکەی پەیدا ببێ. ئاواخ کەسێک خنکاوێ ئەوە نیەتە بڵێن خواحافیسی بێ و بەجێ بێڵێن لە ئاو ئەمانەوێ دەری بین جاتی بدەین بیبین بیشۆین کفنی بکەین دوایی بەخوای گەورەی بسپێرین لە خاکە بیشارینەوە. ئەو نەریتانە و ڕاستی لە خۆ دروست نەبوون، ئەوە هەموو کاڵایەکە لە باڵای گەلەکەمان ئاڵاوە کە دیارێکی گەوری ئیسلامە. کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە ڕێگەی دوو تیمەوە خزمەت گوزاری و تەندروستی، پێداویستی و خواردن و ئاویان بردە شوێنی ڕووداوەکە تا لە نزیکەوە وەگەرکێکی ئاینی و مرۆڤ دۆستی خزمەت بکەن. تیمەکە ئێمە پێک هاتووە لە دەکەس کە خۆی ئەبینێتەوە لە تیمێکی تەندروستی لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین و هەروە تیمێکی خزمەت گوزاری. ئەم تیمە خزمەت گوزاریەکەمان ڕاستەکەی پێداویستە سەرەتایەکانی خواردن ئاوە شەربەتە ئەمانە بۆ ئەو تیمانە و بۆ خەڵکە خۆبەخشانەی کە هاتوونەتە ئێرە خزمەتەکەن، وهەروەها تیمە تەندروستیەکانیشمان کە پێک هاتووە لە هەموو خزمەت گوزاریە تەندروستیەکان. ئەمڕۆمە وەکو کۆمەڵگەی پزیشکی بەخشین شانبەشانی بەرگری شارستانی و کەسانی کە هاتوونەتە ئێرە بە شوێنەوە تەرمایە گەڕێن. ئینشەڵڵا ئێمەش هاتووین وەکو تیمێکی بەخشین و تیمێکی پزیشکی، ئینشەڵڵا کەس پێویستی بەوە نابێت و وەکو کارێکی مرۆڤدۆستی و ساندۆسی هاتوینەتە ئێرە کە هەر ڕووداوێکی نەخوازرا و کە ڕووبا ئینشەڵڵا ئێمە لە خزمەت ئەو کەسانە هابین. ئێوارەی ڕۆژیەنی 5 گەنج دەچنە ناوچەی سازان و ئاوەمار، پاشەوەی ئاوی ڕووبارەکە بەردەدێتەوە و زیاد دەکات، شەپۆلی ئاوەکە گەنجەکان دەبات. دوای هەوڵێکی زۆر ناتوانرێت یەکێکیان ڕزگار بکرێت کە ناوی باوانە و دوای 4 ڕۆژ لە گەڕان تەرمەکەی نەدۆزراوەتەوە. سامان فەتاح، کەناڵی یاسمانی پەیام، هەڵەبجە.